يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار خوشويستان مسلمانانی بەڕێز و خۆشەویست بێگومان خوای پەروەردگار کاتێک ئادەمی زادی بۆ عیبادەتی خۆی دروست کردووە بۆ ئەوەی کە بە تاک و تەنها بپەرسترێ و شەریکی بۆ بڕیار نەدرێ و خوای پەروەردگار 124,000 پێغەمبەری ناردووە عەلەیهیمو الصەڵات وەسسەلام بۆ ئەوەی ئادەمی زادەکان لە ڕێگای ئەوانەوە بە واسیتەی ئەوان بەویستی خوا ڕێگای ڕاست بدۆزنەوە ڕێگای بەختەوەری و سەربەرزی و سەرفرازی بدۆزنەوە خوای پەروەردگار ئەو پێغەمبەرانی ناردووە سەلامی خوایان لەسەر بێ هەر هەموویان گاڵتەیان پێکراوە سەلامی خوایان لەسەر بێ هەموویان سوکایەتیان پێکراوە یا حەسرەتەن عەلە العیباد ما يأتيه من رسول إلا كانوا به يستهزئون خوای گەورە دەفەرمێ هەر پێغەمبەرێک هاتبێ لە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ئیلا گاڵتە و گەپی پێکراوە خەڵکی پێیەوە ڕای بواردووە واتە گاڵتەی پێی کردووە سەری خسۆتە سەری بەڵام پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت بەردەوام بوون لە بانگەواز و دەعوە و گەیاندنی حەق و ڕاستیەکان هەتا ئەو ڕۆژەی وەفاتیان کردووە و یاخود خوای پەروەردگار قەومەکانی لەناو بردوونە ئەمڕۆژ بە یارمەتی خوای پەروەردگار باسی یەکێک لە خۆشەویستانی خوا دەکەین سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ یەکێک لە پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێت کە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ خۆشەویستترین ئادەمی زادن بەلای خوای پەروەردگارەوە ئەو پێغەمبەرش سەلامی خوای لەسەر بێ کە دەمانەوێت باسی بکەین قەومەکەی قەومێکی زۆر خراپ بوون خوای گەورە دەفەرمێ ئینەهم کانوا قەومە سەوئین فاسیقین ئەو قەومە قەومێکی زۆر خراپ بوون دەرەجە یەک بوون لە خراپی و فەسادیدا خوای پەروەردگار یەکێک لە پێغەمبەران دەنێرێ سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ کە ئەویش برازای ئیبراهیم پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە لوط پێغەمبەرە عليه الصلاة والسلام بەڕاستی کاتێک کە خوای پەروەردگار لوط دەکاتە پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ و لەسەر ڕێبازی مامەی خۆیەتی کە ئیبراهیم پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەردەوام ئەبێ لە دەعوە و بانگەوازی مبارەکی خۆی با بزانین خوای پەروەردگار چۆن باسی ئەو پێغەمبەرەمان بۆ دەکات سەلامی خوای لەسەر بێ لە منتیقەی لە وڵاتی ئەردەن لەوێ نەسیحەت و ئامۆژگاری قەومەکەی خۆی دەکات ئەو قەومەی لە فەسادی و لە خراپەدا کەس پێشیانی نەداوەتەوە خوای گەورە دەفەرمێ لە قورئانی پیرۆزە كذبت قوم لوط المرسلين بەڕاستی قەومی لوط پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەرانیان بە درۆ خستەوە سەلامی خوای پەروەردگار لەسەر پێغەمبەران بێت
نافەرمێ لووتیان بە درۆ خستەوە سەلامی خوای لەسەر بێ، ئەفەرمێ هەموو پێغەمبەریانە بە درۆ خستەوە، چونکە بە درۆ خستنەوەی پێغەمبەرێک سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ بە درۆ خستنەوەی هەموو پێغەمبەرانە عليهم الصلاة والسلام. كذبت قوم لوط المرسلين إذ قال لهم أخوهم لوط ألا تتقون. كاتك لوط پیغمبر صلى الله عليه وسلم بقومك خوي فرمو، بخزمكاني خوي فرمو، بكساني دوروبري خوي فرمو ألا تتقون. أو باشا بو إيه والتقوى إخواناكن بو لخوا ناترسن، چونك إنساني متقي لخوا أترسي، دورة لفاحشة، دورة لخرابة. قالت إني أعوذ بالرحمن منك إن كنت تقيا. مريم سلامي خوای لەسەر بێ بە جوبرەئیلی فەرموو سلامی خوای لەسەر بێ ئەگەر لەخوا ئەترسی لێم دوورکەوەرەوە، تۆ پیاوێکی بێگانەی بۆ من، ئەگەر لەخوا ئەترسی دوورکەوەرەوە. ئینسانی متەقی ئەو کەسەیە دوورە لە خراپە و لە فاحیشە، دوورە لە بەدڕەوشتی و ناشرینی. بۆی ئەفەرمی ئەلا تەتەقون، بۆ تەقوای خوا ناکەن. ئینی لەکم ڕەسوول ئەمین، من پێغەمبەرێکی ئەمین و دەستپاکم، قسە پاکم، داوێن پاکم، لە هەموو لایەکەوە پاکم، ئەمینم، جێگەی متمانەم. سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. ئینی لەکم ڕەسوول ئەمین، من پێغەمبەرێکی ئەمینم، سەلامی خوای لەسەر بێ. ئەوەی ڕاستی نەبێ بە ئێوەی ناڵێم. ئەمینم واتە خیانەتان لێ ناکەم، ناپاکیتان لەگەڵدا ناکەم. ئەوەی کە من دەیڵێم هەمووی ڕاستە، درۆی تێدا نییە، خلافی تێدا نییە، خیانەت و ناپاکی تێدا نییە. ئینسانی ئەمین خیانەت لە هیچ کەسێک ناکات. ئەو کەسەشی هەڵگری دعوەی پێغەمبەرانە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، ئەبێ ئەمین بێت، ئەبێ جێگەی متمانە بێت، خەڵکی چاواشە نەکات، خەڵکی لە دینی خوا دوور نەخاتەوە، خەڵکی بە ناوی دینەوە چاواشە نەکا و سەری لێ نەشێوێنێ. دەیەها گوناهی گەورەمان هەیە بەداخەوە کۆمەڵە کەسێک بە ناوی دینەوە فتوا بۆ خەڵکی ئەدەن و حەڵاڵی دەکەن، ئەوان ئەمین نین. ئینسانی ئەمین خیانەت لە خەڵکی ناکە، بە ناوی دینەوە قۆڵی خەڵکی ببڕێت، بە ناوی دینەوە ملی خەڵکی ناشکێنێت. فاتقوا الله وأطيعون. دەی قەومەکەم تەقوای خوا بکەن، لە خوا بترسن، ئەوەی خوا فەرمانتان پێ ئەکات جێبەجێکەن، ئەوەشی لێتانی حرام کردووە خۆتانی لێ بدەنە پاش، وە گوێڕایەڵی منیش بکەن. من پێغەمبەری خوام صلى الله عليه وسلم لەلایەنی خوای پەروەردگارەوە نێرراوم بۆ سەر ئێوە ئەمین و دەستپاکم، ڕازگۆم. وما أسألكم عليه من أجر. ئەی قەومەکەم، ئەمە داوای پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێت، داوای ئێمەش کە شوێن کەوتووی ئەوانین، بانگەوازی ئێمەش ئەبێ هەمان بانگەواز بێت. بە خەڵکی بڵێین ئێمە دڵنیابن خیانەتان لێ ناکەین، ناپاکیتان لەگەڵدا ناکەین. ودواي أوا وما أسألكم عليه من أجر، من هیچ ئەجر و پاداشتێکم لە ئێوە ناوی ئەی قەومەکەم، وا نەزانن پارە و پولم لە ئێوە دەوێ، وا نەزانن سڵتە و دەسەڵاتم لە ئێوە دەوێ، نەخێر. ئەوەی ئەجر و پاداشت بێ، ئەوەی سوپاسکردن بێ لەلایەنی منەوە نایبیستن، کە بڵێن ئێوە بۆ سوپاسی فڵان کەس ناکەی، بۆ ئەجر و پاداشتی فڵان کەس نادیتە، ئەو شتان لای من نییە. ئێمە ئەجر و پاداشتمان إن أجري إلا على رب العالمين، أجر و پاداشتی ئێمە تەنها لای خوایە. داوای سپاسان لێ ناکەین، داوای ئەجر و پاداشتان لێ ناکەین، داوای ماڵ و سامانتان لێ ناکەین. ماڵ و سامان بەرنامەی ئێمە نییە کە لە ئێوەی بسێنین. بەڵام بەداخەوە کەسانێک هەبوون بە ناوی دینەوە ماڵ و سامانی خەڵکیان دەخوارد، ئێستش هەن بە ناوی دینەوە، بە ناوی تەقواوە، بە ناوی نازانم چیەوە ماڵی خەڵکی دەخۆن، ظلم لە خەڵکی دەکەن، هەڕەشە لە خەڵکی دەکەن، ئەبێ ئەوەندەشتم بۆ بهێنی. ئەوە کەی داوای پێغەمبەران و سەلامی خوایان لەسەر بێ، کەی پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ لەسەر سکی خەڵکی دەژیان، شتی وا نەبووە. ئەوە داوای پێغەمبەران نییە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، هەر کەسێ لەسەر ئەو بەرنامە بێ تەکلیف لە خەڵکی بکە، هەڕەشە لە خەڵکی بکە و ئەڵێ ئەوەی ناودەمی مناڵەکەیشت بۆ خۆم بێنە. ئەوە لەسەر داوای پێغەمبەران ناڕوا سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. ئەوە داوای خۆی و بانگەوازی خۆی بریتێ لە شوێن کەوتنی هەوا و ئارەزوەکانی خۆی. وما أسألكم عليه من أجر، هیچ ئەجر پاداشتێکم لە کەس ناوێ، وا نەزانن داوای پارە و پورتان لێ یەکەم. من ئەجر پاداشتم تەنها لای خوای پەروەردگارە.
ئەو کەسەشی بانگەوازی خەڵکی دەکا و نەسیحەت و ئامۆژگاری خەڵکی دەکا با لەو کەسانە بێ ئینشاءڵڵا بەویستی خوا داوا بکە لە خوای پەروەردگار ئەجر و پاداشتی بداتەوە نیەت و ئیخلاسی ڕازگە و سادقی پێ ببەخشێت بەڵام بەتەمای ئەوە نەبێ خەڵکی پاداشتی بداتەوە. ئەمجا مشکیلەکە چی بوو؟ ئەم قەومە قەومێک بوون صیفەتێکی زۆر ناشرینیان تیا بوو، تاوانێکی زۆر گەورەیان ئەنجام ئەدا. خوای پەروەردگار شەرم ناکات لە ڕوونکردنەوەی حەق و ڕاستیدا. بۆیە لوط پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی ئەتەئتون الذکران من العالمین وتذرون ما خلق لكم ربكم من أزواجكم بل أنتم قوم عادون. فەرمووی ئێوە ئەی قەومەکەم، ئەی قەومە خراپەکە، ئێوە بەڕاستی کەسانێکن ئەڕۆنە لای پیاوەکان واستان لە خێزانەکانی خۆتان هێناوە، ئێوە نێربازی دەکەن. والله ئەو صیفەتە کە لە قەومی لوتەوە بۆ خەڵکی ماوەتەوە وەک خوای گەورە دەفەرمێ لوط پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ولوطا إذ قال لقومه أتأتون الفاحشة ما سبقكم بها من أحد من العالمين. یەکەم قەومێکە نێربازیان دروست کرد پیاو چووە لای پیاو قەومی لوط بوو، بۆیە فەرمووی ما سبقكم بها من أحد من العالمين. هیچ کەسێ پێش ئێوە ئەم کاری ئەنجام نەداوە، مەشهور نەبووە بەم کارە. ئێوە یەکەم قەومێکن کە ئەم فاسدیە دەکەن. نەسیحەتیانی کرد لە خوا بترسن، تەقوای خوا بکەن، من ئەمینم ڕازگۆم لەگەڵ ئێوەدا، ئێوە قەومێکی خراپن، ئەم کارە ئەنجام ئەدەن، واستان لە خێزانەکانی خۆتان هێناوە، نزیکی خێزانەکانی خۆتان ناکەون، خەریکی پیاو بە خەریکی پیاوە پەنا بەخوای پەروەردگار، کارێکی زۆر خراپ ئەنجام ئەدەن. بۆیە تەقوای خوا بکەن، لە خوا بترسن، گوێڕاڵی فەرمانەکانی من بکەن. ئێسەش ئەو خەڵکە وڵاتە غەربیەکان هەمان بەرنامەی قەومی لوتیان هەڵگرتووە، هەمان بەرنامە تەطبیقەکەن، مسلمانانیش بە هەمان شێوە. سوێن بە خوای پەروەردگار، مسلمانی وایە تەلەفۆنی بۆم کردووە دەڵێت پیاوەکەم وەڵی 5-6 ساڵە شوم پێ کرد، دوو جار لە جێ شەرعی و نهاتوو بۆ لای من، هەر لە دواوە دێ بۆ لای من. پیاوەکەی خۆی لاتان غەریب نەبێ ئەم کارە لەناو مسلماناندا زۆرە، سەتەها نەفر تەلەفۆنەکە ئەڵێ ئەو کارەم ئەنجامدا و لەگەڵ خێزانی خۆمە یا لەگەڵ کەسێترە. ئەوە خوای گەورە حرامی کردووە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح جامع صغیردا هاتۆ بە ژمارە 7801 دەفەرمێ لا ينظر الله إلى رجل أتى رجلا أو امرأة في الدبر. خوای گەورە بە چاوی ڕەحمەتەوە تەماشای ئەو پیاوە ناکات بچێتە لای پیاوێک یا بچێتە لای ئافرەتێک لە پاشەوە. خوای گەورە بە چاوی ڕەحمەت تەماشای ناکات ئەگەر تۆبە نەکا و بمرێ لەسەری. خوای پەروەردگار بە چاوی ڕەحمەتەوە تەماشای ناکات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتووە بە ژمارە 3462 دەفەرمێ لعن الله من عمل عمل قوم لوط. 3 جار دەفەرمێ لعنەتی خوا لەو کەسە بێت، لعنەتی خوا لەو کەسە بێ، لعنەتی خوا لەو کەسە بێ کار و کردەوەی قومی لوتەکات. واستان لە خێزانەکانتان هێناوە ئەچن ئەو کارە ئەنجام ئەدەن. ئێستا حالێن ئەو کارە زۆر بووە، گومانی تیانە ئەو کارە ئەگەر ئینسان لەگەڵ خێزانی خۆشیا بیکە لە زینا گەورەترە، تاوانەکەی زۆر گەورەیە، با خێزانی خۆی بێ، بەڵام ئەنجامدانی ئەو کارەکە خوای گەورە حرامی کردووە، ئەو کەسەی بیکە مەلعونە و خوا لە ڕەحمەتی خۆی دەری ئەکات، وەڵڵاهی ئەنجامدانی لە زینا گەورەترە. نەڵێ ئەمە حەڵاڵی خۆم و خێزانی خۆمە. ئەگەر لەگەڵ پیاوێک شابێ پەنا بەخوای گەورە ئەوە هەر باسی ناکرێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک بچێتە لای ئافرەتێک لە کاتی عادەدا خێزانی خۆی، یا بچێتە لای ئافرەتێک لە دواوە لە پاشەوە، لە ڕوونکردنەوەی شەرعی خوادا شەرم نییە، چونکە خوای گەورە باسی ئەو قەومان بۆ دەکات. ئەو قەومە ئەوە کاریان بوو. تۆش لە ڕوونکردنەوەی حەق و ڕاستیدا نابێ شەرم بکەی. و هەر کەسێ بچێ بۆ لای کەسێکی سحرباز ئەوە باوەڕی بەو قورئانە نییە کە دابەزێتە خوارەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەگەر ئەو کارە بە حەڵاڵ بزانێ و بە ئەحتیاطی بێ لای لە دین پێی دەرەچێت، بەڵام ئەگەر بە حرامی بزانێ ئەوە تاوانێکی گەورەی ئەنجام داوە.
بەڵام ئەوەی کە دەڵێت تەلاقی ئەکەوێت تەلاقی ناکەوێت بەڵام مەلعونە بەر لەعنەتی خوا ئەکەوێت چونکە حديث صحيح معناه پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم ملعون من أتى امرأته في دبورها ملعونة أو کەسێ بچێتە لای خێزانی لە دواوە ملعونە پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم سێجار لەعنەتی لەو ئینسانانە کردووە هەر کەسێ ئەو کردەوەی قەومی لوط ئەنجام بدە والله ئەم کارە لەم ڕۆژەدا زۆرە و مسلمانانیش لە خوا ناترسن تەقوای خوا ناکەن تەماشای وڵاتە غەربیەکان دەکەن بە فلیم ئەو کارانە ئەنجام دەدەن و مسلمانانیش بۆ خۆیان تەماشای دەکەن بزانین خوای پەروەردگار ئەو کەسانی کە ئەو کارە دەکەن چیان بەسەرا دەهێنێت یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی لە گوناهەکانمان خۆش بی الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد لوط پێغەمبەر عليه الصلاة والسلام نصيحته ئامۆژگاری قەومەکەی خۆی زۆر کرد ئەم کارە ئەنجام مەدەن با پیاو نەچێ بۆ لای پیاو ئەو کارە ئەنجام مەدەن نێربازی ئەنجام مەدەن چونکە تاوانێکی زۆر گەورەیە ئێوە قەومێکی فاسدن قەومێکی خراپن قەومێکن تەعەدا و زوڵم دەکەن بەو ئەنجامدانی ئەو کارە خراپە هەرچەندێ نەسیحەت و ئامۆژگاری قەومەکەی خۆی کرد سوود و قازانجی نەبوو با ئێمەش وا نەبین بەڵکو جوابی قەومەکەی وەڵامی قەومەکەی لوط پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەوە بوو دوو جوابی سەرەکیان دایەوە جوابی سێمیش ئەوە ئینشەڵا لە وتاری داهاتوە باسی دەکەین دوو جوابی باس دەکەین خوای گەورە دەفەرمێ وما كان جواب قومه إلا أن قالوا أخرجوهم من قريتكم إنهم أناس يتطهرون وەڵامی قەومەکەی لوط پێغەمبەر عليه الصلاة والسلام دوای هەموو نەسیحەت و ئامۆژگاری لە خوا بترسن تەقوای خوا بکەن کاری وەها ئەنجام مەدەن من ڕاستگۆم لەگەڵ ئێوەدا خیانەتان لێ ناکەم ناپاکیتان لەگەڵدا ناکەم جوابی قەومەکەی وەڵامی قەومەکەی ئەوەیە وتیان ئەخریجوهم من قەریەتیکم دەی ئەم ئینسانە کە لوط پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ ئەوانەشی کە ئیمانیان هێنا و لە ئەم شارە هەردەریان کەن دەربەدەریان کەن چونکە ئەمانە کەسانێکن پاک و خاوێنیان دەوێت ئەمانە کەسانێکن دەیانێت پاک و خاوێن بوون ئێمەش پاک و خاوێن بین ئێمە کەسانی پاک و خاوێنمان ناوێت ئێمە کەسانی فاسد و خراپمان دەوێت ئەوە جوابی قەومەکەیەتی ئەوە وەڵامی قەومەکەی تێبێ دەربکرێن سبحان الله لەوە سەرسوڕمێنە یان زۆر سەرسوڕهێنەرە ئینسان سەری سوڕ دەمێنێ کەسێک بانگەوازی خەڵکی بکە بۆ ئەوەی کە ئەو کارە خراپە ئەنجام نەدا نەسیحەت و ئامۆژگاری قەومەکەی خۆی بکە ئەو کارە کارێکی زۆر خراپ و ناشەرعیە تاوانێکی زۆر گەورەیە بەڵام جوابی قەومەکەی ئەوەی بێ دەربەدەر کرێت ئەبێ دەربەدەرێ بکرێت ئەبێ لەم شارەدا نەمێنێت کەسانێکی شەیەگە نەسیحەتی خەڵکی باش بکەن جاری وای لە ماڵەوە منداڵێکەیە خوای پەروەردگار ڕووناکیێکی بە ئینسانێک بەخشیوە منداڵێکی ڕێک و پێک و بە ئەدەب و بە ئەخلاق بە ڕەوشت بەرز لە خواترس بە باوکی دەڵێت بە دایکی دەڵێ باوەی جان ئەم فلیمە خراپە سەیری مەکە ئەم کارە خراپە سەیری مەکە مەیکە ئەڵێ وەڵای وا بکەی دەرتەکەمە دەرۆ لە ماڵ دەرتەکەم کوڕەکەی تریشی مەشروع بەخوا ملوانکەی لە ملیاتی ئەوە دەرناکە لە ماڵ نوێژ ناکە و خوا ناناسێ بەڵام ئەم گەنجە پاکە ئەبێ لە ماڵ دەرکرێت ئەبێ دەربەدەر کرێ وەڵای ڕۆڵە بچی بۆ مزگەوت نابێ بێتە ماڵە وەڵای مادەم نەسیحەتی منەکەی لا بێت لە ماڵە دەرچیت ئەمە صیفەتی قەومی لوطە ئینسانی پاک و خاوێنیان خۆش ناوێ ئینسانی خۆیان بیرخاتەوە خۆشیان ناوێ ئەمە صیفەتێکی خەتەر ئاگادار بن مسلمانان مناڵەکەت ئاوها بوو بانسەری ماچکە ناوچاوی ماچکە ڕۆڵی گیان یا ڕەبی عەمرە درێژ بێ نەسیحەتی من دەکەی مادەم دەڵێ ڕۆڵی گیان سەیری باوە گیان سەیری ئەف فلیمانە مەکە خراپە ڕۆڵی گیان یا ڕەبی عەمرە درێژ بێ بە قسە دەکەم بەسەر چاو بەڵام تۆ تەهدیدی مەکە و هەڕەشەی لێ مەکە دەرتەکەم لە ماڵ ئەوە صیفەتی ئینسانی ئیماندار نییە ئەوەی جوابەکەی ئەوەی ئەبێ لەم شارە دەربکرێن چونکە ئەمانە کەسانێکی پاک و خاوێنن پاک و خاوێنیان دەوێ دەیانەوێ خەڵکی پاک و خاوێن بێ ئێمە چۆن شتی وا قبوڵەکەین
ئێمە چۆن شتی وا قبوڵەکەین؟ ئەمە جوابی یەکەمیان بوو. قالوا لئن لم تنتهي يا لوط لتكونن من المخرجين. وتيان أي لوط ئەگەر واز نەهێنی لەم قسانە ئەوە دەرتەکەینە دەرەوە، لەم شارە دەرت ئەکەین. هەڕەشەیشیان لێ کرد، دەریان بکەن، ئەمجا هەڕەشەیشیان کرد، هەڕەشەی دەرکردنیان کرد، دەرت ئەکەین بە هەموو جۆرێک لە ماڵە، لەم منتیقە، لە شاری خۆت دەرتەکەین، لە ماڵی خۆت دەرتەکەین، لە وڵاتی خۆت دەرتەکەین. ئەگەر تۆ بە دوای پاک و خاوێنیا بگەڕێی بۆ ئێمە هیچ ئیشێکمان بە خێزانەکانی خۆمان نییە، ئیشمان بە ئافرەت نییە، ئێمە پیا و ئیشمان بە پیاوە. پەنا بەخوای گەورە، تاوانێکی زۆر گەورەیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێت هەر کەسێکتان بینی ئەو کردەوەی قەومی لوتی ئەنجامدا فاقتلوا الفاعل والمفعول به. بەڵام ئاگاداری و خاڵە بن، ئەمە بۆ کاتێکە حکمی ئیسلام هەبێ، بۆ ئەمڕۆ نییە. بۆ کاتێکە حاکم و دەسەڵاتدارەکان بە بەرنامەی خوا ئیشکەن، ئەو کاتە حاکم و دەسەڵاتدار ئەگەر دوو پیاوی بینی ئیشی قەومی لوتیان نەکرد، هەردووکیان دەکوژێت. بەڵام ئەمڕۆ نییە، ئاگادار بن دوای خراپ نقلی نەکەن. ئەمڕۆ هیچ کەسێک بۆی نییە ئەو کارە ئەنجام داوە، ئیشی دەسەڵاتدارە کاتێککە بە بەرنامەی خوا حکم بکات. ئەوە شمولی هەموو کەسێک ناکات. پەنا بەخوا ئینسانێک لە شوێنێکا دوو پیاوی بینی ئەو ئیشیان کرد بیکوژێت، ئەوە قەتڵە، نابێت، ئەوە ئیشی تۆ نییە، ئیشی دەسەڵاتدار و سوڵتەیە، کە سوڵتە نەیکرد ئیشی تۆ نییە. بەڵام تۆ لەسەرتە نەسیحەتی بکەیت. تاوانێکی ئەوەندە گەورەیە، لە زینا گەورەترە. با لە خوا بترسین، تەقوای خوا بکەین. بەڵام ئاگاداری ئەو خاڵە بن. ئەو حەدیسە شمولی ئەو کەسانە دەکا کاتی حکمی ئیسلام هەبێ، دەسەڵاتدار بە حکمی خوا ئیش بکە، ئەو کاتت توانێت ئەو کارە ئەنجام بدە. بەڵام خەڵکی تر وەکو ئێمەمانان بە هیچ جۆرێک بۆمان نییە بەردێ بدەن بەسەر کابرایش، بۆمان نییە، دروست نییە. ئاگاداری ئەو خاڵە بن. ئەمە جوابی قەومەکەی بوو. ئەبێ دەربە دەر بکرێن، ئەبێ لە شار و وڵات دەر بکرێن، چونکە کەسانێکی پاک و خاوێن نابێت لەم شارا بن. بەڵام لوط پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ تەبەڕای خۆیەکات، خۆی بێبەری ئەکا لە کردەوەکەی ئەوان. بۆیە فەرمی قال ئینی لعەمەلیکم من القالین. بەڕاستی من بە کردەوەکەی ئێوە ڕازی نیم، ڕقم لە کردەوەکەی ئێوەیە، کردەوەکەی ئێوە بە تاوانی گەورە ئەدەزانم، کردەوەکەی ئێوە بە تاوانێکی قێزەون ئەزانم. بۆیە فەرمی خوایە گیان، خۆم و ماڵ و منداڵ و کەس و کارم لە دەست ئەم ئینسانە فاسدانە نەجات بدەی. خوای ڕزگارم بکەی لەم قەومەی کە ئەوەی چاکە و خێر بێ نایەنەوێت. ئینسانی ئیمانداریش ئەبێت تەبەڕای خۆی بکە، خۆی بەریکە لە هەموو کەسێکی خراپ. چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەی ئەو کەسانی سەیری فلیمی خراپ دەکەن، سەیری ژن و پیاو دەکەن و زینا دەکەن بە بەرچاوی خۆتان و دەیبینن. زۆرێک لەو کەسانی کە فەیسبووکیان هەیە و ئەنتەرنێتیان هەیە بۆ خراپە بەکاری دەهێنن. چەند کەسمان بینی ئەهلی مزگەوت بوو، پیاوی چاک بوو، ڕوو لە خوا بوو، بەهۆی ئەنتەرنێت و فەیسبووکەوە ئێستا نوێژیش ناکات. مەڵێ ئیسفادە دەکەم، ئیسفادەی چی دەکەی برای بەڕێزم؟ ئەگەر ئیسفادەی بڕۆ دوو جوزە قورئان لەبەرکە، جەنابە چەند جوزە قورئان لەبەرە، چەند کتابی حەدیث لەبەرە وا خەڵی ئیسفادە دەکەم. یعنی قورئان نەماوە، قورئانە بەدەستایە واز لێ هێناوە، حەدیث واز لێ هێناوە، خەریکی ئەنتەرنێتی. ئەمجا ئەنتەرنێتیش بەو خراپی خۆیە، بەو فاسدی خۆیە. بۆیە با لە خوا بترسین، تەبەڕای خۆمان بکەین، خۆمان بەریکەین لە هەموو شتێکی خراپ. ئەگینا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح تەرغیبدا هاتووە بە ژمارە 232 ئەفەرمێ جوان جوان گوێ بگرین، ئەو گەنجانەی خەریکی ئەنتەرنێت و فلیمی خراپ سەیرەکەن، ئەو کەسانی کە ژن و منداڵیان هەیە، چەندەها کەس تەلەفۆنەکە ئاڵێ پیاوەکەم هەتا بەیانی سەیری فلیمی خراپ دەکات. بۆ ئەوەشی لە فلیمەکە دەیبینێ دەبێت تەطبیقیان لەگەڵ خێزانەکەی خۆیە، خوا پێی ناخۆش بێ یا پێی خۆش بێت، ئەو کارە شەرعی بێ یا ناشەرعی بێ. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا عملت الخطيئة في الأرض كان من شهدها وكرهها وأنكرها كمن غاب عنها. ئەگەر لەسەر زەویە تاوان و خراپەکرا لە هەر شوێنێکی سەر زەویە، ئەو فلیمانە کە ئێوە سەیری ئەکەن لەسەر زەویە ئەنجام بدرێ، لە هەر شوێنێکی سەر زەویە بێ، هەر کەسێ ئەنجامی بدا، هەر تاوانێکی تریش بە هەمان شێوە، خەڵکی دەکوژرێ، کەسێ لەگەڵ کەسێکا زینا دەکا، کەسێ لەگەڵ کەسێکا نێربازی دەکا، کەسێ ماڵی کەسێ دەخوات، هەر تاوانی لەسەر زەویە ئەنجام بدرێ.
ئەو کەسەی لەو شوێنە حازر بێ کە ئەو تاوانەی تێ ئەنجامەدرێ هەر تاوانێک بێت ڕازی نەبێ ئینکاری بکات بڵێ من ڕازی نیم ئەو کردەوە بۆ ئەنجامدا بۆ لە خوا ناترسی بۆ تەقوای خوا ناکەی ئەگەر ئینکاری ئەو تاوانت کرد ئەگەر لەو شوێنەشە حاصل بوو بێتی مادەم ئینکاریت کرد و ڕازی نەبووی بەو تاوانە تو وەکو وای لەو تاوانە هەر ئاگات لێ نەبێ لەو تاوانە هەر دوور بی وەکو وای لەو منتیقەدا هەر نەبیت بەڵام ئەگەر جەنابە سەیری فیلم کەیت و ڕازی بی کەسێک کەسێکە زینا بکە بەدڕەوشتی بکە ئەفەرمێ ومن غاب عنها فرضيها ئەو کەسەیشی لەو شوێنە نەبێ کە تاوانەکەی تیا کراوە بەڵام ڕازی بێ بە تاوانەکە چونکە مەڵێ ڕازی نیم ئەگەر ڕازی نی بۆ سەیری ئەکەی ئەگەر بەو زینایە ڕازی نی دڵت پێی خۆش نییە بۆ سەیری ئەکەی هەر کەسێک ومن غاب عنها فرضيها ئەو کەسەی لەو شوێنە کە تاوانەکە ئەنجام دراوە ئەو شوێنەی کە فریمەکەی تیا دەرکراوە تەسویر کراوە ئەگەر ئەو کەسە لەو شوێنەش نەبوو بێ لەو وڵاتەیش نەبوو بێ مادەم ڕازی بێ كان كمن شهيدها وكو واي كلو شو انا اعماد بو بيت والله براي بريزم والله كاتك سيدي او فلي ما ندكي او فاسدانا او فلي ما خرابانا والله اگر هزارها كيلومتر لو شو انا دور بكتيا انجام دراوا ما دام كرتو راضي بو بي وسيرت كد بكردو سلمانت كرازيم والله توش لو تاوانا باش دار بيت والله او بيدينا يا او انسان خرابا خراپە و تاوان دەکا و زینا دەکات والله تۆش بەشدارە بیتیایە مادەم ڕازیت بە کردەوەی خۆت مەڵێ ڕازی نیم ئەگەر ڕازی نی ڕاستەکەی بیکوژێنەوە مادەم سیرت کرد ڕازیت ئیتر پێویست ناکە بەڵگە بێت چونکە کردەوەکەت شایەدە بەسەر خۆتەوە بە پەنجە دەیخەیتە سەری بە چاو تەماشای دەکەی بەلاشە لە خزمەتیا وەستاوی ئیتر ڕازیبوون چییە با لە خوا بترسین ئەگەر پێمان خۆشە خەڵکی زینا بکە و ئێمەش بەشێ لە گوناهە بێتە ملمان با سەیری ئەو شتانە بکەین کەسمان پێمان خۆش نییە کەواتە با لە خوا بترسین فاتقوا الله وأطيعون تەقوای خوا بکەین و گوێڕاڵی پێغەمبەران بکەین سەلامی خوایان لەسەر بێ والله قەومی ئێمە وڵاتی ئێمە و هەموو وڵاتەکانی تر ڕۆژ بە ڕۆژ بەرەو فاسدی دەڕوات بەرەو خراپە دەڕوات چونکە والله کاتێک کە خەڵکی تێر بوو خەڵکی وەزعی باش بوو والله ئەگەر لە خوا نەترسێ خراپە و تاوانەکەت خەڵکی زۆر گلەیی دەکات لە خێزانی خۆی یا لە پیاوی خۆی یا خەڵکی گلەیەکە لە ئافرەتی موسڵمانان یا لە پیاوی موسڵمانان گلەیی دەکرێت بە هەمان شێوە خەریکی بەدڕەوشتین پەنا بەخوای گەورە با تەبەڕای خۆمان بکەین هەر وەکو چۆن لووت پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی بەریم لە کردەوەکانتان ڕازی نیم بە کردەوەکانتان تۆش پێویستە خۆت بەری کەی لەو کەسانەی کە کردەوەی خراپە ئەنجامەدەن ئەگەر خۆمان بەری نەکەین والله ئێمەش بەشدارین والله ئێمەش تاوانبارین ئەو کردەوەیش کە قەومی لوت ئەنجامیانەدا والله لە دنیادا زۆر زۆر بڵاو لە جاران زیاتر بە جاران قەومێک بوو ئێستا سەتەها و هەزارەها قەومی ئەو کارە ئەنجامەدەن کەواتە ئێمە زۆر دوور کەوتین و لە ژیانی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ بۆی ئەوە من بەسەرا هاتووە با گەنجەکانمان لە خوا بترسن با تەقوای خوا بکەن با خوای گەورەیان لەبیر نەچێت ئەو کاتێک کە تەماشای ئەو فلیمانە دەکەن و سەیری ئەو خراپەیە دەکەن نازانن خوای گەورە دەفەرمێ ئەلەم یعلم بأن الله یەرا خوای گەورە دەیان بینێت والله یەک گەڵادارێک بەبێ ئەمری خوا بەبێ عیلمی خوادا ناکەوێتە خوارەوە خوای گەورە عالمە بەوەی کە گەڵادارێک لە فڵاندا لە فڵان دەقە دەکەوێتە خوارە و لە فڵان سانی عالم نییە بەکردەوەکەی تۆ والله دەتبینێ خوای پەروەردگار ذاتی پیرۆزی خۆی تۆ ئەبینێ لە سەروی عەرشەوە سەیری فلیم و شتی خراپە دەکەی شەرم لە خوا بکە وەکو ئیمامی عوسمان بە لە خوا بترسە و شەرم بکە با بە حەیا بین با بە حورمەت بین عایشەی دایکی ئیمانداران خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک دەفەرمێ دەڕۆشتم بۆ لای قبرەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و قبرەکەی ئیمامی ئەوبەکری باوکم ڕەزای ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ جاری وا دەچمە ژوور ینی جلێکی احتیادیم دەکرد بن و کاتێک دەچمە ژوورەوە واتە بۆ نمونە ئاباکە احتیمالی لابەدا بێت چونکە تەنیا خۆی بووە نەک بڵێ سەری ڕوت کرد بێ بەڵام دەفەرمێ کاتێک کە ئیمامی عومەریش وەفاتی کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ قبرەکەی ئەویش لەوێدا نێژرا والله دەفەرمێ زۆر شەرم لە ئیمامی عومەر دەکرد ئەمجا چۆن دەچمە ناو بۆ ئینسان چۆن بڕاتە ناو بازاڕەوە ئافرەتی بە حەیا
بحرمت شلون خوي دا بوشي افرمي والله او هذا شو مجوره چونك شرم لامام عمر ذكر رضا رحمتي خوي دبي افرت ایماندار آبید پیاوی ایماندار به شرم لخواب که شرم لخواب که خواب بان سری تو لسری عرشوا عالم بتو چاودێری تۆ دەکا و ئاگای لە هەموو هەناسەیەکی تۆیە بۆ لە خوا ناترسی خەڵکی بۆ خۆی زینا دەکا بۆ خۆی ڕابێرێت تۆ بۆ خۆت بەشداری دەکەی تۆ لەو شوێنە دەست نییە نە بە پیاوت و تۆ زینا بکە و نە بە ژن بۆ دەستی خۆتی تێئەخەی بۆ لە خوا ناترسی دەبە سەبا لە خوا بترسین ئەگە خوا یارمەتیمان بدا لە جومعەکانی داهاتوە زیاتر لەسەر ژیانی لوط پێغەمبەر دەڕۆین سەلامی خوای لەسەر بێ بەڵام ئەوەی کە ئەمڕۆ باسمان کرد ئەوەیە لە خوا بترسین تەقوای خوا بکەین لوط پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دوو جار دەفەرمێ بۆ تەقوای خوا ناکەن تەقوای خوا بکەن لە خوا بترسن دەی موسڵمانان با ئێمەش لە خوا بترسین موسڵمانێک ئەگەر ڕازگۆ بوو نصيحة وآموشگاری توي کرد بە قسەی بکە لە قسەی دەرمەچۆ دڵسۆزی تۆی دەوێ أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين لوط پێغەمبەر سەلامی خوای لەسەر دەفەرمێ من نصيحة وآموشگاری ئێوە دەکەم من ئەمینم والله برای بەڕێزم خۆشیمان بۆ ئێوە دەوێ بەختەوەریمان بۆ ئێوە دەوێ دە ئێوەش لە خوا بترسن تەقوای خوا بکەن لە خوا نزیک ببنەوە بە ئومێدەوەی خوا ئەم ناز و نیعمەتەی کە پێمانی بەخشی و با لێمان نەسێنێتەوە ئەگەر ئێمە شان بدەینە شان خراپە و فلیمی خراپ و کار و کردەوەی خراپ ئەنجام بدەین والله خوا غەزەبمان لێ ئەگرێ والله خوا ئەو نیعمەتەمان لێ دەسێنێتەوە ئەوە ئاگادار بن نەڵێن نیعمەتمان لێتەواو ئەگەر خوای پەروەردگار ئەو نیعمەتەی کە بە وڵاتی ئێمەی بەخشیوە ئەو نەوتەیە ئەگەر خوا فەرمانی کرد یەک قەترە نەوت نەمێنێت چی دەکەی کێ بۆت بگەڕێنێتەوە شانازی نەکەڵێ من دەوڵەمەندم دەوڵەمەندی بەس خوای گەورە لە هەموو کەسێ دەوڵەمەندترە نیعمەتمان پێبەخشراوە الحەمدولله وڵاتەکەمان وڵاتێکی دەوڵەمەندە سپاس بۆ خوا و نیعمەتی خوایە هەمووی نیعمەتی خوایە نیعمەتی هیچ کەسێک لایەنێک نییە بەڵام لە خوا نەترسین خوا نیعمەتەکەمان لێ دەسێنێتەوە ڕۆژێک بوو خۆ نەوتمان هەبوو ماڵی وا بوو کیلۆی گەرم لە ماڵیان نەبوو خوا نیعمەتت لێ بسێنێت لێت ئەسێنێتەوە ئاگاداری خۆمان بین لە خوا بترسین اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داواي دعاي خير عن كدوا يا ربي خوايا همني وآرامي ولاتا كمان بباريزي يا ربي خوايا أو مسلمانانك يشو مشكلاني يا ربي خوايا بيان حلكي يا ربي خوايا بخاطي عظمته قوري خود رحم ومهرباني خود برجيني بسرمانا يا ربي خوايا لصفتي إنساني كافر بيباور بدون مانكي يا ربي خوايا بحياة وحرمته بمان جيني بمان مريني يا ربي خوايا لروشتي إنسان كافر كانوا لروشتي إنسان زنا كان بدون مانكي يا ربي خوايا قد وعمل لك بكر داري أوان راضي بين آمين 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 أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه غفور رحيم يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون